با هەموومان پێکەوە هەڵەبجە ئاوەدان بکەین. با هەمومان بەیەکەوە هەڵەبجە ئاوەدان بکەین. بە هەموومان پێکەوە هەڵەبجە ئاوەدان بکەینەوە. با هەمومان بەیەکەوە هەڵەبجە ئاوەدان بکەینەوە. با هەمومان بەیەکەوە هەڵەبجە ئاوەدان کەینەوە و جوانی بکەین. هەڵەبجە چوارەمین پارێزگای حکوومەتی هەرێمی کوردستان و 19هەمین پارێزگای حکوومەتی فدرال. هەڵەبجەی پایتەختی خواراسان، هەڵەبجەی پایتەختی بەها باڵاکان. ئیتر با باز بێ کاولکردنی ئەم سروشتە جوانە. ئەمانەوێت لە ڕێگەی فیلمی دۆکۆمنتاریوە هەڵەبجە زیاتر بە جیهان بناسن. لەسەر تەختەی هەر شانۆیەک بم باڵای هەڵەبجە بەرزترەکە. هەڵەبجە لانکەی گەشتوگوزار و سەیرانە. باکلتور و مێژووی هەڵەبجە هەرگیز لە یاد نەکەین. سەرمایەی ڕاستەقینە هەڵەبجەیە، منیش بەدڵ خزمەتی دەکەم. خزمەتکردنی هەڵەبجە تاجی شەرەفە، بەڵێن بێت هەتا تەمەنم ماوێت لە وەزیفا بم خزمەتی هەموو چین توێژەکان هەڵەبجە بکەم. هەڵەبجە کانگای زانست و ڕۆشنبیریە. هەر شارێک بە بەروبوومێک بەناوبانگە هەڵەبجەش بەهەنا. هەڵەبجە جێگای پێکەوە ژیانە.